ئەفغانستان داگیر کرا ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە وێرانبوون و تێکچوونە هەموو ویلایەتەکان دەست بەسەر کراون تەنها یەک ویلایەت نەبێ سەرۆکەکەیان ڕاست و چاپ دەست درێژی دەکردا سەر ئافرەت و پیاوان بە 300,000 سەربازەوە تەنها 50,000 سەرباز ئامادە بوو ئەویش یەک دەقەیان نەکرد تالیبان بە 73,000 سەرباز بەنالەی لاستیخۆ بە شڕە دەمانچەیەک توانیان ئەفغانستان کۆنتڕۆل بکەن لە دوای داگیرکردنی ئەفغانستان دیسکۆبار و مەلەکان چیان بەسەردێ ئایا ئەوەی تالیبان دەیکا لە ڕووی دینەوە ڕێگا پێدراوە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو ئەم کاتتان باش هاوڕێیان دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیددیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر لەبیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توی خۆشەویستیەکەمی کەسبی کە ڤیددیۆکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوی ناوت بچێتە نێو تیری و پشک و ببێ خاون خەڵات. جۆرج دەبلیو بۆش لە ساڵی 2001 لە هەواڵێکی خۆش بۆ گەلەکەی باسی کۆتای هاتنی دەسەڵاتی تالیبانی لە ئەفغانستان دەکرد. دوای 20 ساڵ هەمان ئەو ئەمریکایە دەپاڕێتەوە لە چەکدارانی تالیبان بۆ ئەوەی نێنە ناو کابول چەند کاتژمێرێکیان بدەنێ تاوەکو ستافی باڵیۆزخانەی ئەمریکا ڕزگار بکاتن. دوای 20 ساڵ لە خەرجکردنی تریلیۆنەها دۆلار کوژانی سەدان هەزار مەدەنی و هەزارەها ئەمریکی ئەمڕۆ ئەفغانستان لەسەر سینیەکی زێڕین درایەوە بە تالیبان. پرسیاری هەموو کەس ئەوەیە خێرا سوپایەکی 300,000 کەسی ئەفغانستان کە باشترین چەکی ئەمریکیان هەبووە وە ملیارەها دۆلار بودجەیان بووە خاوەنی فڕۆکە و چەکی پێشکەوتوو بوون باشە بۆ بەرگەی یەک ڕۆژیان نەگرت لە بەردەم چەند چەکدارێکی تالیبان چەکی کۆن و نالی دراوەوە. هۆکاری سەرەکی کێیە؟ ئەفغانستان وای لێ هاتووە سەرکردان و کار بەدەستانی ئەو وڵاتە لە ساڵی 2001 بۆ ساڵی 2021 خەریکی چی بوون چ گەندەڵیەک ڕووی داوە. دوای نەمانی تالیبان دروست بوونی حکومەتێکی نوێ لە ئەفغانستان ڕۆژانە سەربازی ئەمریکی بەدەستی تالیبان و قاعیدا دەکوژران. تا ماوەی کۆتاییش هیچ ڕۆژێک نەبوو بەبێ کوشتن و تەقینەوەی تێنەپەڕێت. ئەمریکیەکان بۆ چارەسەرکردن ئەم دۆخە پارەیەکی زۆریان ڕشتە وڵات بە تایبەتی ئەو کەسانەی شەڕی تالیبانیان دەکرد بەبێ ئەوەی گوێ بدەنە ئەوەی ئەو کەسانە هەر کەسی خراپەکانی وڵاتەکان ئەوەی ئەمریکیەکان دەیانویست ئەوە بوو کە ئەو بەرپرسەی ئەفغانستان شەڕی تالیبان بکات و شەوانیش لە گادەکان بەخۆشی پێکەوە باسی وڵات بکات بە پێڕاپۆرتێکی نیگاتۆنی ئەمریکی خۆی سیر بکەن ئەمریکەکان پارەیان بەکێداوە چۆن خەڵکیان گەندەڵ کردووە. یەکێک لەوانە فەرماندەیەک بە ناوی ژەنڕال عەبدوڵڕەشید دۆستام کە فەرماندەیەکی سەربازی گەورەی ئەفغانستان بوو بەڕێگەز ئۆزبەکیە هەرچەندە مەدالیای سەربازی هەیە. دوای تالیبان بووە جێگیری سەرۆکی یەکێک لە بڕیارە بەدەستەکانی وڵات ماگانە بە پێی راپۆرتی CIA ئەمریکی 100,000 دۆلاریان دەخستە باخەڵیەوە جگە لە کرێی بەستووی پارە دیکە هەر ئەمە ئەمریکیەکان خۆیان دەڵێن ژەنڕال دۆستەم خاوەنی دەیان دۆسیەی تاوانە. وەروەها دوو چیرۆکی هەیە کە ژەنڕال دۆستەم کارێکی وای کردووە لەبیر نەکراوە وە باز لەوە دەکەن دەڵێن بەڕۆژ شەڕی تالیبانی دەکرد و بە شەویش ئەوەی خوا پێ ناخۆش بووە دەیکرد وای لێ هاتبوو خەڵکی ئەفغانستان ئاواتیان بە سەردەمی درندەی تالیبان دەخواست. هەر ئەوەندەی ژەنڕال دۆستەم سەرخۆش بووایە ئیتر دەقەوما شەوێکیان ژەنڕال سەرخۆش دەبێت و محەممەد زەریفی بانگ دەکات و نزیکەی 23 ساڵ شۆفێری تایبەتی بووە پێی دەڵێ دەزانی من حەزم لە کچێکە و تەمەنی منداڵە دوژنەکەم ناهێڵن زۆر بێتە ماڵمان. شۆفێرەکەش دەڵێ ئەمر بکە چی بکەم؟ دۆستەم دەڵێ ئەم کچە بێنەبی کە بەژنی خۆت با بە بۆنەی تۆوە هاتوچۆی ماڵمان بکە بەڵام
چەکە من بێژنەکانیشم ئەوەندە بۆڵە ناکەن بەسەرما. شۆفێرەکەش دەڵێ قوربان من شتی وا ناکەم. بەڵام ژەنڕال دۆستم دەڵێ کەواتە قسەت شکاندم دەبێ خۆت باجەکەی بدەی. دەمی شۆفێرەکە دەبەستێ و دەست درێژی دەکاتە سەری. شۆفێرەکە دۆستم دوای لە زیندان ڕادەکات ئەو دەچێتە نەمسا. لەوێوە بۆ ڕۆژنامەی نیویۆرک تایمسی ئەمریکی دەگوێرتەوە دەڵێتن کە ژەنڕال دۆستم چی کردووە. ئەو دەڵێتن ڕۆژێکی دیکە ژنی یەکەمی ژەنڕال دۆستم دێتە ماڵەوە. دەبینی ژەنڕال دۆستم لەگەڵ چەند کچێکی منداڵدا بووە. دەبینێت و دەبێتە دەمەقاڵیان وە ژەنڕال دۆستم دەڵێتن ئەم ژنم بۆ عیلاج بکەن. و دوای ئەوە دواتر ژنەکەی بە کوژراوی دەدۆزرێتەوە هەر لە ناو ماڵی خۆی نا لە ناو حیزبەکانیشیان. دۆستم بە شێوەیەک بووە دەڵێن کەسێک بە ناوی ئەحمەد گەشتی ڕکابەری بووە زۆری بۆی هێناوە. دۆستم ڕقی لێ هەڵدەگرێت و ڕۆژێک ڕکابەرەکەی دەباتە ماڵەوە وە دەست درێژی سێکسی دەکاتە سەری و وێنەی دەگرێ. هەرچەندە ڕکابەرەکەی دەڵێتن دۆستم زۆر ڕقی لێ بوو ویستێتی خۆی دەست درێژی بکاتن بەڵام نەیتوانیوە کارەکەی نەکردو چونکە کێشی دۆستم زۆر بووە. ئەو ژەنڕالە بەم هەموو تاوانکاریەوە نەک بۆ ماوەیەک دووەم کەسی وڵات بۆ بەڵکو دۆستی هەرە نزیکی ئەمریکاش بووە. لە کاتی شەڕەکەشدا تەنها لە 300,000 چەکداری ئەفغانی تەنها 50,000یان ئامادە بوون. ئەوانیش یەک تەقەیان نەتەقان لەبەرەوەی وتیانە تەنها خواردنمان پەتاتە بووە. 250,000ەکەی کەش هەمووی بندیوار بوون و ماشیان لە حکومەت وەرگرتووە. و لەو دوایانەش لە کاتی خەڵک ڕای دەکردە فڕۆکەخانە دوو گەنج خۆیان بە فڕۆکەوە کردووە. واروەها لەو دوو گەنجە هەردووشیان بەردەبنەوە و ئەم گەنجەش یەکێکیان دکتۆر بووە باوکی وتیەتی چەند ساڵێکە تەخەڕوزی کردو و هیچ کار و کاسبی نەبووە بیکاتن. لەبەرەوە لە خۆی بێزار بووە و پڕیدایوتە ئەو کارێ و وە خۆی بە فڕۆکەوە کردو و لە دواتریش گیان لە دەست دەداتن. ئایا ئەم کارەی بەس ئەفغانستاندا هاتووە خەتاوی خەڵکەکەیە یاخود خەتاوی ئەمریکا یاخود خەتاوی حکومەتەکەیە؟ زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدۆکەمان. وە پێتان خۆشە ئەمجار لە چ بابەتێک یاخۆ لە کەساتێکی تری بەناوبانجی کوردستان و جیهانی ڤیدۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. واروها لایک و کۆمنت و شەریشتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. وە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ببێ خاوەن خەڵات. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.